ئەگەر منت بینی بگری وشکە ساڵی جیهانی هۆکار و لێکەوتەکانی داهاتوو. دوو لە سەرسەی خاکی ئەوروپای سەرسەوز وشکە ساڵیەک ئەزمون دەکات کە لە 500 ساڵی ڕاوردوودا وێنەی تۆمار نەکراوە. زیاتر لەوە لە سەدا 47 کشوەرەکە لە بارودۆخی زۆر خراپدایە. ئاستی ئاوی ڕووبار و دەریاچەکان بە ڕادەیەکی زۆر دابەزیوە. پردە کۆنە ڕووخاوەکان و کەشتیە نقمبووەکان و گۆڕستانە کۆنەکان لە ژێر ئاوەکانەوە سەریان دەرهێناوە. لەسەر یەکێک لە بەردە دەرکەوتوەکانی بن ڕووباری ئاڵپی لە کۆماری چیک کە ناسراوە بە بەردی برسی نووسراوە ئەگەر منت بینی بگری، کە پیشان دەدا کارەساتێکی وشکە ساڵی و قات و قوڕی لەم شێوەی ئێستا یان خراپتر لە ساڵی 1616دا ڕوویداوە. لە ئەوروپا دارستانەکان گردەگرن و گەرمای کوشەندە تا ئێستا بووە بەهۆی مردنی بە هەزاران کەس. لە هەندێک شوێنی تر بۆ نمونە لە پاکستان پێچەوانەکەی دەبینی. یەک لە سەر سێی ئەو وڵاتە بەهۆی بارانی بەخوڕ و لافاوەوە بوو بە ژێر ئاوەوە. ئەم دیاردانە ئاماژەیە بۆ گۆڕانی کەش و هەوا، گۆڕانێک کە بووە بە دیاردەیەکی جیهانی. ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی لە نمونەی IPCC ئەمە دەگەڕنەوە بۆ گەرمبوونی جیهانی گۆی زەوی کە دەبێت بەهۆی ئەوەی دیاردەی نامۆی جۆراجۆر لە شوێنە جیاوازەکانی زەوی دەربکەوێت. بەپێی تازەترین خەمڵاندنی نەتەوە یەکگرتوەکان، کاریگەریەکانی گەرمبوونی زەوی گەیشتووە بە قۆناغی نەگەڕانەوە و توانایەکانی مرۆڤ و سروشت بۆ زاڵبوون بەسەر لێکەوتەکانی گەیشتووە بە سنووری زۆر ترسناک. هەر بەپێی ئەم خەمڵاندنە ئەم گۆڕانکاریە کاریگەری زۆر نەگەتیڤ لەسەر ژیانی لە سەداچلی دانیشتوانی سەر زەوی بە مرۆڤ و ئاژەڵ و ڕووەکەوە دادەنێت. بە شێوەیەک لەوانەیە هەندێک لەو شوێنانەی لە ئێستادا شوێنی نیشتەجێبوونن کەڵکی ژیانیان نەمێنێت و دانیشتوانەکەی ناچار بن بار بکەن کە تەنانەت دەبێت بەهۆی لە ناوچوونی کولتورەکان. یەکێکی تر لە کاریگەریە زەقەکانی وشکە ساڵی دابەزینی ئاستی بەرهەمهێنانی خۆراکە کە دەبێت بەهۆی ئەوەی برسیەتی پەرە بستێنێت. کەمبوونی باران دەبێت بەهۆی دابەزینی ئاستی ئاوی ژێر زەوی و ڕۆچوونی سەر زەوی و تەنانەت هەڵوشینی دامەزراوەکان و تێکچوونیان بە جۆرێک ئیتر زەوی لەو شوێنەدا کەڵکی ژیانی نامێنێت. دەرهێنانی ئاوی ژێر زەوی بە ڕێژەی بەرز دەبێت بەهۆی ئەوەی خانەکانی پاشەکەوتکردنی ئاو لە ناو بچن و لە داهاتوودا تەنانەت ئەگەر بارانیش ببارێ ئاو لە ژێر زەوی وەک جاران پاشەکەوت نەکرێت و ئەو شوێنانە لە کاتی بوومە لەرزەدا زیانی گەورەیان پێ بکات. پێشبینی دەکرێت شاری مێژووی ئیسفەهان بەرەوڕووی کارەساتێکی لەو جۆرە ببێتەوە و بەشی زۆری بیناکانی بەهۆی دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی هەڵوشێت. توێژینەوەیەکی نوێ کە لە جۆرناڵی ساینسدا بڵاو بووەتەوە دەڵێت کە بەهۆی گەرمبوونی زەویەوە خەریکە 6 سنووری مەترسیدار دەبەزێنرێت. تێپەڕین لەم سنوورانە لە سیستەمەکانی زەوی تێک دەدا و دەبێت بەهۆی تێکچوونی چاڵە بەفر و سەهۆڵیەکانی زەوی. ئەمە ئاماژەیە بۆ دروستبوونی بارودۆخی مەترسیدار. ئەم توێژینەوە دەڵێت تەنانەت ئەگەر هەموو هەوڵەکان بۆ کۆنتڕۆڵکردنی گەرمبوونی زەوی سەریش بگرێت، پلەی گەرمی هەسارەکەمانی 1.8 پلەی سەدی بەرزتر لە پلەی گەرمی پێش سەردەمی پیشەسازی دەبێت. سنوورەکانی هاوزەنگی زەوی تەنها کاتێک دەبەزێنرێت کە زەوی زیاتر لە 5 پلەی سەدی گەرمتر ببێت کە کار دەکاتە سەر بارودۆخی زەریاکان و کەش و هەوا و پرۆسە کیمیاییەکان بە شێوەیە کە نەکرێت بگەڕنەوە بۆ بارودۆخی هاوسەنگی. لەوانەیە ئەم سنوورە زۆر زووتر لەوەی پێشبینی دەکرێت ببەزێنرێت. ئەم 6 سنوورەی هاوسەنگی کە بەپێی توێژینەوەکەی جۆرناڵی ساینس ئەگەری بەزاندنیان هەیە بریتین لە شکانی پلێتی سەهۆڵسازی دوورگەی گرینلاند، شکانی پلێتی سەهۆڵسازی بەشی خۆراوای جەمسەری باشوور، تێکچوونی جوڵە زەریاییەکان لە ناوچەی جەمسەری باکووری زەریای ئەتلەسی، مردن و لە ناوچوونی کەنارە مەرجانیەکانی نیوەگۆی باشوور، توانەوەی خاکی سەهۆڵبەستووی باکوور،
توانەوەی لە پڕی سەهۆڵەکانی دەریا لە دەریای بارنتاس. لە ئێستا توانەوەی سەهۆڵەکانی گرینلاند گرنگترین هۆکاری بەرزبوونەوەی ئاوی دەریاکانە کە مەترسی لەسەر ژیان لە کەنارەکانی زەوی دروست کردووە. نەتەوە یەکگرتوەکان دەڵێت لە ئێستادا ڕێژەی توانەوەی سەهۆڵ لە گرینلاند و جەمسەری باشوور 6.30 ساڵەوە پێشە. هەرچی ڕێژەی توانەوەی بەفر و سەهۆڵەکانی زەوی خێراتر بێت ڕووناکیەکی کەمتر لە زەویەوە بۆ دەرەوەی زەوی دەگەڕێتەوە و زەوی زیاتر گەرم دەبێت. ئاماژەکان بۆ تێکچوونی ژینگە و ئێکۆسیستەمەکانی زەوی مەترسیدارن، بەڵام پرسیارە سەرەکیەکە ئەوەیە مرۆڤایەتی چی پێدەکرێت؟ ئایا لەناو ئەم پێشبڕکێ و جەنگانەی زلهێزەکان کە بەشێکی بەرچاو لە وزە و تواناکانی هاریکاری بۆ ڕزگارکردنی زەوی بۆ خۆی دەبات، ئایا دەکرێت ڕێگەیەک بۆ کۆنتترۆڵی گەرمای زەوی بدۆزرێتەوە؟ یان ئێستا تەنها ئەومان پێدەکرێت کە بە قسەی ئەو دەرچووی کارەساتە ژینگەیەکەی ساڵی 1616 بکەین و دەستەوەستان بگرین.